گوێگرانی بەرنامەی بەدەداچوون سڵاوتان لێبێت. لە دوای تێپەڕبوونی چەند ساڵ بەسەر بڕیاری بە پارێزگارکردنی هەڵبجەدا هاتوونی ئەم پارێزگایە و دەپرسین ڕەوشی خزمەتگوزاریەکان لەم پارێزگایەدا چۆنە؟ بۆچی دەگوترێت تا ئێستاش لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیشدا وەکو قەزایەک مامەڵە لەگەڵ ئەم پارێزگایەدا دەکرێت؟ هاوڵاتیانی ئەم شارە ڕخنە و گلەیان چییە سەبارەت بە کەمی پرۆژە خزمەتگوزاریەکان؟ چی بکرێت بۆ ئەوەی لە داهاتوودا زامی هەڵبجەیەکان تا ڕادەیەک ساڕژ بکرێ و بە دەرکردنی پرۆژەی خزمەتگوزاری ئاوەڕ لەم پارێزگایە بدرێتەوە؟ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی دیکە لە چاوی کامێڕەی بەرنامەی بەدەداچوونەوە لەم بەرنامەیەدا بۆ ئێوە وەردەگرینەوە تا کۆتایی لەگەڵماندا بمێنەوە. بەڵێ دیارە ئێستا ئێمە لە سنتەری شاری پارێزگای هەڵبجەداین. دیارە بە چاوی خۆمان دەبینین ئەم شارە بە بەراورد بە شارەکانی تر وەکو پێویستە ئاوڕی لێ نەدراوەتەوە. دوای چەند ساڵ دەرکردنی بڕیاری بە پارێزگاربوونی شاری هەڵبجە و چەندین کارەساتی نەخوازە کە بەسەر ئەم شارەدا هاتووە دەموچاوی هاوڵاتیان خەمناکی و دڵگرانی پێوە دیارە. دەمانەوێت ڕای بەشێک لە دانیشتوانی ئەم پارێزگایە یاخود ئەم ناوچەیە وەربگرین زانی ڕاو سەرنجی ئەوان چییە سەبارەت بەوەی کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمان کاتدا حکوومەتی ناوەندیش وەکو قەزایەک مامەڵە لەگەڵ ئەم پارێزگایدا دەکات. لە بەسترین شتدا ئاوڕ لەم شارەدا نادرێتەوە. لە ناردنی وەفدا بۆ دەرەوە دەبینین ئەنجومەنی پارێزگا پێک نەهاتووە، پارێزگار وەفدێکی نییە بۆ سەردانیکردن بۆلانەکانیکە. لەگەڵماندا بن ڕای خەڵک وەردەگرین پاشان وەڵامی پرسیارەکانی هاوڵاتیان و گلەی و گازندەکانیان دەگەێنین بەلایانی پەیوەندداری ئەم پارێزگایە و بابەتەکان بۆ ئێوە ڕوون دەکەینەوە. لەناو سنتەری شاری پارێزگای هەڵبجەداین بە گوتەی ئەوانەی لەم شارەدا ژیان دەگوزارێنن. بێکاری و خراپی خزمەتگوزاریەکان و ململانی حیزبی هەڵبجەی بە دۆخێکی خراپ گەیاندووە کە بۆتە هۆی کۆچکردنی بەشێک لە دانیشتوانەکانی بۆ شارەکانی دیکەی هەرێمی کوردستان. بەڕاستی ئەم شارە زۆر دواکەوتووە لە ئاست خزمەتگوزاریە. ئێمە باز لە پارێزگابوونی نەکەین چونکە پارێزگابوون شتێکە تەنها ناوە، تەنها شتێک نییە بڵین وڵا ئەمە جێدەسی پارێزگایە و دیارە. ئەم باخچەیە بکەن بە نمونە خوا زەحمەت نەبێ کامێرەمان ڕسمێکی بە تەواوەتی ئەم باخچەیە وەرگرە کە ئێمە بە دەست و پەنجەی خۆمان وەکو دوکانداری ئەم دەبەرە توانیمانە ئام سەوزایە بچێنین. ئەگەنا شتێک نەبووە وەکو خزمەتگوزاری بیبینین و بڵێن ئەیکەن ڕێکخراوێک هاتووە. ئەم باخچەیە کامەرەمانەکان هاوکارم بن کە ئەمە سنتەری پارێزگای هەڵبجەیە. ئەمە ئێوە لەسەر تێچی خۆتان من و ئەم پیاوە بەڕێزە توانیمانە خۆمان بە سیارەی خۆمان بە جودی خۆمان بە غیرەتی خۆمان بچین ئەم شتە بێنین و ئاوا سەوزایەک لەم بەردەما دروست بکەین. ئەگەر نا شتێک نەبووە بەم ناوە بە ناوی سەوزایەوە. ئەم درەختانە هی پێش کیمیاوین کاکە، ئەمانە ئێستا نییە. بۆیە زۆر جا من داوام کردووە لە زۆر شوێنە دومە کاکە ئەمە شوێنێکی گشتیە هەق وایە خەڵک بێت ئەلێرە دانیشێت ئەم پارێزگایە ئەم قایمە ئەم شارەوانیە بتوان بپرسنەوە بۆم شوێنە هەروەکو سومبلێکی ئەم شارە دەرکەوێت. بەڵام تا ئێستا وەڵامێکی وامان دەست نەکرد. بەڵێ دەرفەتی ئیشکردن چۆنە لەم پارێزگایە بۆ گەنجان دەرفەتی ئیشەیە بێژەوی خەڵک چی وەستاوە لێرە؟ خوایە من وەکو خۆم دوکاندارێکم ئێستا لە نەتوانینی کرێدانە خەریکم ماڵی خۆمم فرۆشتووە، خانوەکەی خۆمم فرۆشتووە، ژیانی خێزانەکە من فرۆشتووە، ئەرزێکم کڕیوە بۆ ئەوەی دوکانێکی تیا بکەمەکو لە کرێچێتی خۆم نەجات بم. کە دوایی دێهاتووە بە تەواوەتی ئیش نەماوە، بازار نییە. باز لە بازارکەین بەڕاستی خەڵکی ئەم شارە گەنجی ئەم شارە هەمووی ڕۆی کەس ئیش ناکات، کەس ناتوانێت توانای ئیشکردنی نییە. بەڵێ دەگوترێ بەشێکی زۆری خەڵکی ئێرە بار دەکات بۆ شتەکانی تر تاسە نەمبوونی هەیە لە پارێزگای هەڵبجەدا. بە دەقیق وەکو ئامارێک ئیمساڵ ناتوانم قسەی لەسەر بکەم، بەڵام ساڵی پار و دێران توانم بە واسحی قسە لەسەرەوە بکەم. ڕۆژانە توانم بە ژمارە بۆ دیاریکەم 5 ماڵ لەم شارا چوونەتە دەرەوە. یعنی لە ماوەیەکا کە من ئەوەی کە لێ بزانم مانگ بۆ 2 مانگ هەموو ڕۆژێم 3 سیارە و 4 سیارە مەبینی بارەکران و چۆ دەرەوەی ئەم شارەوە
ئەمە هۆکارەکەی بێ بۆچی بکەڕێتەوە ئەگەر لە نەبوونی خزمەت گوزاری و لە نەبوونی ئیشانە بێت تۆڕەچیە لەسەر ئەم بابەتەکە لە هەڵبجە دەفەری ئیشکەمە لەمان کە دەگوترێ بەشێکی زۆری خەڵکیش هەیە و بار دەکات لێرە وەڵا من وەکو سایق دووتەنیە کە خەڵک بار کا بۆ سلێمانی لە دوو ڕۆژە دوو ماڵم بار یەکیان بۆ لێرەکیان بۆ سلێمانی مۆزەفی بنکەی بازگەی زەمەقی پێیوتم تۆ حەقی گرتن و هەیە ماڵە بۆ کوێ بکاکە ڕۆژێ دوان سیان یعنی تۆم دووتەنیە باربارەکە بۆ کوێ بێ خۆڵە بجۆ چۆڵ کردم دەی چێ بکەم کاکە مشدەسە میشکرێ دووتەنیەکەم دەسەڵاتی من چی بێ هیچ دەسەڵاتێکی من هۆکاری بارکردنەکە بۆ چییە نەبوونی دەرفەتی ئیشە کەمی خزمەت گوزاریە ئیشیە بۆ بێکاریە بێ بازاڕیە یعنی داخراوە هەڵە بچێ ئیسە و مەرزی سازانیانە بکرایەوە بەڕاستی ئیشەکرایەوە بلاڵە ئیش زۆرە بوو ئیش هەبوو بەس هیچ بڕیاری دەرکردنی پارێزگا دوای تەقیماوەیەکی زۆری چی لە گوزەرانی هاوڵاتی ئەم شارە من بەس لەسەر قاغەز نووسراوە پارێزگا و تەوانا هیچ بوونێکی دە من لە 2013 بۆ بازی خزمەت گوزاری هەڵەبجە لە رادیۆ ژوێم تێەوە توێتی جادەیەکی 34 کیلۆمەتری 40 مەتری بە چواردۆری هەڵەبجالێ لە بواری جێبەجە سەرۆکی شارەوانی و کاتە وای بوو تێ هیچ نەکرا هیچیش نەبوو هیچیش بوو هیچ دیار ناوەڵا هیچ خزمەت گوزارێ بۆ ئەم شارە ئەمە سنتەری شارەکەی بەڕاستی یعنی نییە دار و درەختی هەیە ئەگەر دانیشی لە بنیا ئەوەنە خۆش و خاڵە ئەوەرێ بە ملتاحیش نامێنێ عیندان دانیشتنیشی تیانێ بەڕاستی سنتەری شاریژە و ناوەڕاستیش هیچ باخچە و پارکێکی جوانی تیان بەحەقە دەمە بەس ئیمزایە و لەسەر وەرەقە کراوی چی تر یعنی نە پارێزگایە نە قەزایە کەس نازانی هەڵەبجە چی خزمەت گوزاریش لە ڕێی خزمەت گوزاری و هەڵەبجە سفرە ئیسا بۆ نمونە گەنج لەم شارەیە وەرە یەک شوێنە پێ بڵێ گەنج بڕوا بۆ ئەو شوێنە یعنی یەک شوێنی تیانە نە پارکێکی تیانە شوێنێکی تیا هیچیان بۆ هەڵەبجە نەکردووە ئەمە لە ڕێی ئەمە جادەوبان سفر خزمەت گوزاری سفر کار و کاسبی هیچ ماشەڵڵا هەڵەبجاڵی ئوتێل لەبێ لە دەرەوە پارە بینی هەڵەبجە بیخۆی نە ئیشی تیانە کاری تیانە دامەزە هیچ شتێ بۆ هەڵەبجە ناکرێت ئەیتر کێشەکە چییە نازانین دەگوترێت بەشێکی زۆری خێزانەکانی دانیشتوی پارێزگا هەڵبجە کۆت دەکەن بۆ دەرەوە هەڵبجە لەمان کاتە گەنجەکانیشیان بیرە جێشتنی ئەم نیشتیمانە دەکەنەوە چارەسەر چییە بۆ ئەمە بۆ گەنجێکی چی بکرێت بۆ ئەوەی ئاوڕێکی جدی لەم شارە بدرێتەوە وەڵای ترەوەی بۆ شارەکانی کە بکرێ بۆ هەڵەبجەش بکرێ ینی جیاوازی هەولێر و هەڵەبجە بێت چی بێت سلێمانی بۆ بێ ئیشی تا بێ بۆ هەڵەبجە تیانە بیست خۆم وەکو گەنجێک لە هەڵەبجە دانیشم بەس دوکانم لە سلێمانی هەیە یان ڕۆژانە چین بۆ سلێمانی دوکانمان لێدانەوە هەموو هەڵەبجە بگەڕێ دوکانێکە دەست ناکەوێت کاسبی تیانە کاسبی نییە لە هەڵەبجا بیکەم ئەیتر نازای بڵێن چی دەگوترێت لێرە جیاوازی یاخود بڵێم ململانە ئیزبایەتی وای کردووە ئەم ناوچەیە قوربانی دەری سەرەکی بێت هۆکارەکە بۆ چییە تەواو تەوەزەق بۆ تۆ تەواو پارتی بیۆی ئیشکا یەکێتی ڕێگری لێگە یەکێتی بیوێت حیزبی ئیسلامیەکانی تر ئەم هەڵەبجە نازانم یعنی فرا حیزبێتی وای لەم هەڵەبجە کردووە هیچ شتێکی بۆ نەکرد هیچ شتێک ئەمە کێشە گەورەکەی بە حەقەت ئەمە کێشەی سا بۆ نمونە لە مانوێت دوو زۆنمانێ زۆنی سەوز و زۆنی زەر بڕۆ سێرێکی هەولێرەکەیت هەولێر نازامەڵی دووبەیە بە حەقەت کەیتە ئەم دیویش هیچ شتێ نەکراوە هیچ شتێ ئەمەش نازانم چییە باڵباڵەیە نا حیزبێنە کەس نازانێت چیە بۆ هەولێرە بێ بکرێ بۆ ێرە نەکرێت نازانی کێشەکە نازانێت چیە بە حەقەت ئێمە سەری لێ دەرناکرێت وەڵای ڕاستەکەی وایە کردووە لەم خەڵکی خەڵی خۆی تووڕە بێ لە هەموو کەسێک لە دایکی لە خوشکی لە برای لە حکومەت لە هەمووی تووڕە بێ هەنوایە کردووە هەوڵەبجە خۆی بەرزی خۆی وێرانیکە هەن تاو کاول بوو ینی وڵاتەکە وێران بوو ینی دەرفەتی ئەوەش نەیشێکی تا بگرانی خەڵک تووشە بە درۆ خەڵک تووشەکان تووشیش مشکیلەکەنانی وەکو ئیشەکەش پێنایەن کابرا کەسەکەی خۆیەگرێ بۆ ئیش یا کابراوە دوای واگەڕێ خدا کەسێک ئاگەڕێ بۆی ژانی وەکو خۆی خراپێ خدا کەسی باشە ناگەڕێ کێشەی ئەم وڵاتە ئەوەیە تۆ لەناو بازاڕەیە دەبینم هەنێک کۆتر داناوە خەریکی ژیانی درەسە چییە لێرە لەسەر وەڵای بژێوی ژیانی من ئەوە شتێکە لەم بازاڕەیە کڕمی فرۆشمێتر ئیشێ لە شاگردی شتێ بێ یەکەم و ترە نەژبوو دانیشم و شتێک ڕمی فرۆشمەتەوە بەڵێ دیارە بەڕێزان هەست سەبارەت بە ڕەوشی خزمەتگوزاری لە پارێزگای هەڵەبجە و بە دیاریکراویش دوای ناساندنی ئەم قەزایە وەکو پارێزگا دیارە بەشێکی زۆری چاودێران و یاخود ڕخنەگران و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنیش گلەییان هەیە لەو خزمەتگوزارانەی کە لەم پارێزگایدا دەکرێت
یاخو بەشێکیان دەڵێن تا ئێستاش وەکو قەزایەک مامەڵە لەگەڵ ئەم پارێزگایدا دەکرێت. ئێستا ئەمە زۆر بەڕێز مامۆستا تۆفیقمان لەگەڵدا چالاکوان لە پارێزگای هەڵبجە لەمان کاتدا مامۆستای یەکێ لە خوێندنەکانی پارێزگای هەڵبجەشە. مامۆستاگەن سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بە جەنابیشتان. زۆر سپاس مامۆستا. لەوە دەست پێ بکەین مامۆستا، ئایا بڕیاری ناساندنی هەڵبجە وەکو پارێزگا لە ئێستادا ئێوە لێی ڕازین بە پێی ناوەکە خزمەتگوزاری بۆم شارە کراوە؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان بەخێرهاتنی جەنابتان دەکەین بۆم دیدارە. بەڵێ ئەو پرسیارە زۆر لێمان دەکرێت و ئێمەی زۆر وەڵامان پێ بووی. زۆرێک لە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە ئەڵێن دەبوو خۆزگا هەر قەزا بواە وەڵام خزمەتگوزاریمان بۆ بکرایە، هەر قەزا بواە وەڵام ئاوادانی بواە. بەڵێ بوون بە پارێزگاکەی ناڵێن هەر هیچی نەبوو، لە ڕووی ڕاگەیاندن و لە ڕووی ئەوەوە سوودمان لێوەرگرتووە، بەڵامێکی لە ڕووی واقعەوە لە ڕووی عملی پراکتیکەوە بەڕاستی گۆڕانکارێکی ئەو تۆی بۆ پارێزگاکە نەهێناوەتە دی. بەڵێ مامۆستا دیارە جەنابەت ئاماژت پێدا دیارە وەکو پێویست خزمەتگوزاری بۆم شارە نەکراوە. ئەی سەبارەت بە کەرتی پەروەردە و دروستکردنی خوێندنگەی تایبەت بە ئەم ناوچەیە لێ رازین ئێوە تا ئەم ڕادەیە؟ نەک هەر کەرتی پەروەردە لە هیچ لە بوارەکان و کایەکانی تری وەکو تەندروستی، وەکو ڕێگەوبان، وەکو ئاوادانکردنەوە، وەکو کەرتی پەروەردە زۆر بە کەمی، واتە کاتێک ئێڵین لە هەموو شار و شارچەکانی ترا ئەم خزمەتە کراوە، بەڵام لە چاو یێرانیەکە ئەم پارێزگان نەخێر زۆر بە کەمی بۆی کراوە. ئەو خوێندگانیشی کە بۆی کراوە هیچستانداری خوێندیان تیا بەدی ناکرێت و زۆرێک لەو بینایانەی کە ئەکرێتەوە ئەو خوێندگانە ئەو باخچانەی کە ئەکرێتەوە خێرخوازی کاتەوە. بەڕاستی ئێمە زۆر سوپاسی بڵین کاک ئاسۆ ئەکەین کە تا ئێستاکە چەندان خوێندنگا و باخچەی ساوانی لە پارێزگاکە کردوێتەوە و چەندان خێرخوازی ترن. بەڵێ وەکو پێویست نییە ئاوادانکردنەوەی پارێزگاکە. بەڵێ مامۆستا یعنی بەو پێ بێت بڕیاری ناساندنی هەڵبجە وەکو پارێزگا ئەوەندەی زامی هەڵبجەیەکانی قوڵتر کردوتەوە ساڕێژی نەکردووە؟ بەدڵنیایی پارێزگا بوونەکە گۆڕانکارێکی ئەو تۆی نهێناوەتە دی، یعنی پێ نازانین شتێک لە کاتی بە پارێزگا بوونیا هاتوێتە دی. ئێمە دڵمان خۆش بوتمان بە پارێزگا بوونەکە هیچ نەبێک دامەزانێکی زۆر بۆ گەنجولای ئەم پارێزگا بێکارە ئەکرێت کە لە کاتێکا خەڵکەکە هەمی شارەکەی وەکو لەڵێ 2 ساڵی ڕابردووە 600 ماڵ باری کردووە. دڵمان خۆش بوو ئەگە پارێزگاکە بێت چەندای بینا ئەکرێتەوە بەمە بواری کار ڕخسێت بۆ خەڵکی بێکار، هەروەها چەندان خەڵک دادەمەزرێت. سەرەکەین لە بوونی بە پارێزگاکە گۆڕانکارێکی ئەو تۆ لە پارێزگاکە بەدی ناکرێت. بەڵام مامۆستاواتە ئێستا کۆچکردن لە هەڵبجەوە بەرەو شارەکانی کەی دەرەوەی هەڵبجە دەستی پێ کردووە بەهۆی نەبوونی بێکاری لەم شارەدا. بەدڵنیایی بەهۆی بێکاریەوە کێ بەرپرسە لەم کۆچە، کێ بەرپرسە لە کەمی خزمەتگوزاری لەم شارەدا؟ بەدڵنیایی حکومەت بەرپرسە، بەڵام حکومەتی هەموو دەزانین بەدەست حیزبەوەیە. ئەو دوو حیزبە باڵا دەستە بەرپرسیارن. لەو دوو حیزبە من زۆر جار دەموت ئایا سەرەوەی حیزبەکان بەرپرسیارن یا ئەوەی کە لەم سنوورا وەکو بەرپرسی ماڵبەند و وەکو لەق. بەڵێ لەم چەند ساڵەی ڕابردوودا کە ئێمە وەکو کاندیدانی ئەنجومەنی پارێزگایش کە بە دووارەچوونمان کرد بۆمان دەرکەوت خەڵکی ئەم دوولایەنە ئەوانیان کە لە ئاسی بەرپرسیارەتیان هۆکاری سەرەکین بۆ پشتگوێ خستن و فەرامۆشکردنی ئەم پارێزگایە، چونکە هەموو ململانەکانیان هەموو ئەو ململانە حیزبیانی هێناوە لەم شارە تۆخیان کردوێتەوە. بۆت بەهۆی ئەوەی کەوا ئاوادان نەکرێتەوە، بۆ بەهۆی ئەوەی کەوا ئەنجومەنەکەی پێک نەهێنرێت، چونکە ئیسا کەس خۆی بە بەرپرسیار نازانێت بەدوادار چوون بۆ ئەم پارێزگایە بکات. چالاکوانێکی دیکەی کۆمەڵگەی مەدەنیە لە پارێزگای هەڵبجە دانیشتەجێیە نایشارێتەوە. بڕیاری ناساندنی هەڵبجە وەک پارێزگایەک تەنها ناوێکە و دراوەتە پاڵ هەڵبجە و هەڵبجەیەکان و ئەگینا لە ڕووی سیما و دەرفەتی کار و فەرمانگە حکومەکانەوە گۆڕانکاری بەسەر ژیان و گوزەرانی خەڵکەکەیدا نەهێناوە. بڕیاری ناساندنی هەڵبجە وەکو پارێزگار چی لە گوزەران و ڕەوشی خزمەتگوزاریەکانی ئەم شارەدا گۆڕیوە جەنابەت وەکو چالاکوانێک لەم پارێزگایەدا؟ بۆ پێی هەڵبجە شوێنێکی ناسراتیژیە لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیەکەیەوە. ئەبینین شوێنێکی بنبەستە سەرسنوورە و مەرزێکی نێودەوڵەتی بەدەمەوە نییە بکرێتەوە بە ڕووی هیچ شارێکە کراوە نیە، تەنها بەرەو ڕووی سلێمانی بە یەک جادەیەک ئاراسە. ئەمەی ژوای کردووە کە کەمترین کۆمپانیا و کەمترین
سەرمایە گوزاری لە پارێزگای هەڵەبجە هەبێ ئەوەی کە هەیە لە پارێزگای هەڵەبجە خەڵک دانیشتوانی هەڵەبجە ئەبینین موچە و داهاتی مانگانەیە کە هاوڵاتی وەکو فەرمانبەریە گۆری ئەکرێت ئەمانە بوو خۆی وایەکی لەم قەیرانە کە زۆرترین قورسایی بکەیتە سەرشانی خەڵکی هەڵەبجە و داهات و دەخلی تاکی هەڵەبجەی بەرەو کەمبوون بڕات هەروەها لەگەڵ بە پارێزگابوونەکە و کوتم ئاماژەمان پێکرد کێشەی سیاسی کە دروست بوو نەتوانرە ئاور لە پارێزگابوونەکە بدرێتەوە کۆمەڵە پرۆژەی استراتیژی و ژێرخانی ئابووری تیا ئەنجام بدرێ بۆیە نەگەوەی کە ڕەوشی خەڵکی باش نەکرد ژانی خەڵکی بەرە باشتر نەبرد تەوقیتی کاتەکە نەک بڵێن پارێزگابوونەکە تەوقیتی کاتەکە خەڵکی بەرەو خراپتر بوون بۆیە بینین ڕۆژ بۆ ڕۆژ ئەم شارە بەرەو چۆڵبوون و بەرەو ئەوە ئەبینین بە سەدان خێزان لە هەڵەبجە کۆچی کرۆ بەهۆی نەبوونی ئیش و کار و هەلی کار و بوونی ژمارەی زۆر گەنجی بێکار و بوونی وەڵامەوەتە ئەمە وای کردووە ژمارەی دانیشتوان لەم پارێزگایە کەم بێتەوە ئەم نەبوونی پرۆژە خزمەتگوزارەکان و دەرفەتی کار بۆ گەنجاندا بەڵێ ئەیەوە وەکو ڕێکخراوەکان وەکو چالاکوانی کۆمەلگەی مەدەنی هەوڵتان نەداوە چۆن دەڵێ لینکێ یاخ قورسایە لەسەر لایەنە پەیوەنددارەکان دروستکەن بۆ ئەوەی ئاوڕێکی زیاتر لەم پارێزگای بدرێتەوە بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوەکان و هەموو چالاگوانانیش بەردەوام لەسەر خەت بووین بەڵام جەناب دەزانی ڕێکخراو ئیشی چییە ئیشی فشارە ئیشی دروستکردنی پردێکی پەیوەندی لەنێوان هاوڵاتی دەسەڵاتە بۆ ڕێنمایدانە بە دەسەڵات یعنی ناوەندی بەڕێوەدان نییە و ناوەندێکی ئابووری ئەو بابەتانە نییە بۆیە ئەمە لەو کاتێ بە پارێزگەبوونی هەڵەبجەوە هەتا ئێستا چەندین پرۆژە دراوە بە لایانی پەیوەنددار لەسەر مەسەلەی کەرتی ئابووری لەسەر مەسەلەی لانی گەشتیاری لەسەر کردنەوەی مەرزەکان چونکە هەڵەبجە دوو مەرزی بەدەمەوەی هەم مەرزی سازان ئەگە بکرێتەوە هەم مەرزی شۆشمێ ئەم دوانە تەنها بم دوانە منفەسێ بۆ هەڵەبجە دروستە بێت و هەلی کار زیاتر دروستە بێ بەداخەوە سەرەتا بە پارێزگابوونی هەڵەبجە حکوومەتی هەرێم بڕیارێکی دەرکرد یعنی بڵێن وعدێکی بە خەڵکی هەڵەبجەیە هەر کۆمپانیا و هەر لایەنێک بیوە کارێکی لە هەر شارێکی لە یەک پارێزگایکی هەڵە کوردستانە ئەنجام بە پێویستە هاوکات لەگەڵ چالاکێک لە هەڵەبجە ئەنجام بە یاخود جموجوڵێکی بازرگانی مێتە هەڵەبجەوە و کەرتی ئابووری لە هەڵەبجە ببوژێنەوە بەڵام بەداخەوە ئەمەش هەرتەنا وعدێک بوو هیچی نەبرایە سەرەوە بۆ ئێمە وەکو خۆمان چەندین جارێک و ئاماژەمان پێکرد لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانە دانیشتوین و لەسەر ئەم بابەتانە قسەمان کردو ڕێنمایی و هەتاکو پرۆژەشمان پێداون بەڵام بەداخەوە وەکو پێویست کەس ئەوساگر تێبین کرد بێت لە تازترین بڕیاری وەزارەتی ناوخۆیە دیاریکردنی ڕەنگی تەکسی بوو بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان لەو نێوەندەدا هەڵەبجە هەروەکو خەزای ماوەڵ لەگەڵ کراوە لە هەمان کاتیشدا ناردنی وەفدی پارێزگاکانی عێراق بۆ دەرەوە لە هەمان کاتیشدا دەبینین هیچ نوێنەرێکی هەڵەبجە لەم جۆرە سەردان وەفدانەدا نییە ئایا ئەم پەراویست خستنەی هەڵەبجە وەکو دیدی ئێوە وەکو چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی بۆچ دەگەڕنەوە ململانی سیاسەکان وای کردو هەڵەبجە پشتگوێ بخرێ یاخود نەخێر هەڵەبجە هەر وەکو قەزایەک ماوەڵ لەگەڵا دەکرێت تا ئێستاش خۆی مەسلەی بە پارێزگابوونی هەڵەبجە وەکو ئاماژەمان پێکرد لە کاتێکی ناتەویعیا بوو بە هەڵەبجە و بە شێوازێکی ناتەویعیش بوو بە پارێزگا بە شێوازێکی ناتەویعی جا من ئەمە ئاماژەیە بۆ بکەم مێژووی بە پارێزگابوونی هەڵەبجەکە ئێمە کاتێکە لە ساڵی 1999 پەرلەمانی کوردستان ئەو کاتە لە ئیداری هەولێر وا بڵین بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە داد بە دوای ئەوە ئیتر ئەم بڕیارە سڕێکی هەتا وەکو ساڵی 2013 و چالاگوانان دیسانە سەرخەت و ئەم بڕیارە گەرم ئەکەنەوە و هەوڵی بۆ ئەدەن و لۆبی بۆ دروستەکەن و سەردانی لایەنە سیاسیەکانەکەن بەڵام دوای ئەوەی کە پارێزگابوونی هەڵەبجە ئەبێ بە ئەمری واقع و لە حکوومەتی عێراقەوە چونکە لە دەستوری عێراق ئاماژە بۆ کرا هەر بڕیارێک پێش 2013 لە پەرلەمانی کوردستان دەرکرا بێت حکوومەتی عێراق پێ و پابەندە بێ بۆیە ڕاستەوخۆ بە پارێزگابوونی هەڵەبجە بۆ شۆبابێکی عەمەلیوە بەڵام بەداخەوە وەکو ئاماژەم پێکرد لە مەسەلە ململانی سیاسیەکانە لە ناوەند و هەرێمە لە ناوخۆی هەرێمیشە ئەم ململانی سیاسیە هەر هەیە و ویستێک هەیە حەزێک هەیە بۆی هەڵەبجە هەر لەم ئاساب بێنێتەوە نەکەوە پارێزگا لایەنە سیاسیەکانە ئەوەندە ئێمە ئاگاداربین لایەنە سیاسیەکانەوە بە دیاریکراوی دوو لایەنی سیاسی لە ناوچەکە زیاتر ئەم ویستیان هەیە بەڵام بەداخەوە ئەمەواتە ململانی سیاسی لەم ناوچەیەدا وای کردووە هەڵەبجە پشتگوێ بخرێ بەڵێ ئێمە لە یەکی هەوڵتان چ بکڕاوەکان بەڵێ ئێمە هەوڵەکان ئەگەر ئاماژەی پێکەم ئێستا ئێمە گەر تەماشای تاریخی ینی تەوقیتی بە پارێزگابوونی هەڵەبجە بکەین هەر لەگەڵ بڕیای بە پارێزگابوونی هەڵەبجە لە چەندین شاری چواردەوری هەڵەبجە کە بڕیای بوو بەشێبن لە پارێزگای هەڵەبجە خۆ پیشاندان بە دەست ینی بەدەست لە پشتدانی چەند لایەنێک دەستی پێکرد
دژی بە پارێزگابوونی هەڵەبجە هەر ئەو کاتە هەنگاوێک هەبوو کە هەڵەبجە ڕێگری بۆ دروستکە نەکەوە پارێزگا بەڵام دوجار هەڵەبجە بە شێوازێکی سارد بە شێوازێکی هێواش بە پارێزگابوونەکەی دەستی پێکرد بەڵام لایەنی دەسەڵاتداری ناوچەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە زۆنی سەوزە ئەم مەنتیقە ئەوی ژۆک و پێویست بەدەم بە پارێزگابوونەکەەوە نەهات یعنی باشترین بەڵگەمان بۆ ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە 19 پارێزگای هەڵەبجە تەنها لە هەڵەبجە پارێزگاری هەیە وەکو حیزبی بەڵام ئەبینیوەکو تۆڵی لە وەفدێکی عێراقا کە ئەچێتە دەرۆ بۆ وڵاتێکی وەکو چین پارێزگاری هەڵەبجە ناچێت ئەمە ڕاستەوخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دیفاع لەم بابەتە بکە چونکە پارێزگاری هەڵەبجە لە ئەوانە وەکو باش ئەمە سنوورە دەکەوێتە زۆنی یەکێتیەوەواتە یەکێتی ئێرە بەیخۆی نازانێ ئێمە گرفتەکەمان ئەمەیە ئێمە تێناگەین لەوەی کە بۆچی بەم شێوازە تعامل لەگە هەڵەبجە کرد لە ڕووی قوربانی و بڵین هەڵەبجە قوربانی گەورترین قوربانی سەدەی ڕابردووە لە ڕووی لایەنی شۆڕژگێڕی و بەشداری شۆڕشەکانەوە بڵین هەڵەبجە دایم ناوەندێکی شۆڕژگێڕی بووە بۆیە ئەبینی لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ زۆرترین شەیدەکان و یەکەمینین شەیدەکانی هەردوو شۆڕشەکە خەڵکی ناوچەکەن لە شۆڕشەکانی دواتری شابڵین و دروستبوونی حیزبەکانی کە هەڵەبجە دایم قوسەنگی قورسایی و قوربانی گەوری هەبوو بەڵام بەداخەوە بەقەدەر ئەو قوربانی و بەقەدەر ئەو جوودەی هەڵەبجە بەقەدەر ئەو ناوە گەوری هەڵەبجە ئاور لە پارێزگابوونی هەڵەبجە نادرەوە بۆ ئێمە وەکو ڕێکخراوەکان کە ئاماژەت پێکرد ئایا ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە ئەم بابەتە بکرێ ئێمە لە دەی سەی 2016 هەر 5 فراکسیۆنە کوردستانیەکە لە بەغاوە هێنامان هەڵەبجەوە دانیشتمان لەگەڵاکردنەوە کوڕ ڕێکخراوەکان ڕۆژە بڕیارەکانی پارێزگای بڵێ ئەنجومەنی وەزیرانی عێراق و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێممان پێیان کە ئەم بڕیارە هەیە بەڵام ساردریەک هەیە لە بینی هەرێم و حکوومەتی ناوەندا بە تایبەتی نردنی بڕیای و پارێزگابوونی هەڵەبجە هەر 5 فراکسیۆنەکە لێرە کۆبوونەوەمان کرد لیژنێکمان دروست کرد لە 5 فراکسیۆنەکە هەموو ڕێنمایەکان پێدرا گفتوگویەکی تێر و تەسەلکرا دواتر بەڕێز ئەشواق جافکە و کاتە لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەندامی پەرلەمانی عێراق بۆ ئەو کرا بە سەرۆکی فراکسیۆنەکە بە حکمیەوەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاگنێچیر بوو کاتە و بەڕێزیان لە ئەو حیزبە بوون هەتا ئەم دقی ئەم کاتیکە قسەی تیاکەینەوە نزیکەی 2 ساڵ و 6 مانگە ئەم بابەتە هەتا ئێستا لە ئەنجومەنی وەزیران و ئێمە و لیژنەیەشمان دروستکەوە ڕاستپەردا و لیژنە کە فەرمانی و پارێزگابوونی هەڵەبجە لە ئەنجومەنی وەزیرانەوە ببرێتە حکوومەتی عێراق هەتا ئێستا ئەو تەنسیقە دروست نەبووە ئێستا بڕیارەکە فەرمانەکە لە هەتا ئێستا ئەوەندەی من ئاگادار بم حکوومەتی هەرێم فەرمانی و پارێزگابوونی هەڵەبجە نەداوە بە حکوومەتی ناوەندی کەمە خۆی بە ئەشێکی گەورەیە بابەتی مەسلەی بڵین ئەوەی کە ئەمان بۆ واناکە بۆ یعنی ویستیانی ئەمە بنولەیەک ئەم کێشانە چارەسەرکەن بەڵی کێشەی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند زۆرینەی چارەسەرکراوە بەڵام ئەمان ساردێک ئەنوێنن ینی بێمنەتێک کە ناوئەنیت بێ هەڵوێستێک ناوئەنی هەرچی ناوئەنیت ئەمان نانەوێت کە ئەم پارێزگایە بکەیتە سەر پێی خۆیەوە بۆی ئەمە واکات کە ئێمە بەڵێ خەڵکە سارد بۆتەوە لەم گەشتبینیە بەرامبەر ئایندەیان پارێزگا بەڵام من خۆم گەشتبینم چونکە فەرمانەکانی هەمووی هەیە بەڵام کۆمەڵی ڕۆتیناتی ئیداری هەیە کە ئەوان تا ئێستا وەکو پیزنیان کردووە بەڵام ئەمەش ناکاتەوەی کە ئێمە وابزین پارێزگابوونی هەڵەبجەنەوە پارێزگابوونی هەڵەبجە وەکو ئەمری واقع هەیە بەڵام لە ڕووی ئیداری و لە چ کۆمەڵ ئەشکالی هەبێت و ئەویش دەسەڵات ناوێت ئەو کێشانە چارەسەرکات. دەچینە سەرۆکایەتی شارەوانی پارێزگای هەڵەبجە لەبارەی خراپی ڕێگاوبانەکان و کەمی خزمەتگوزاری کۆڵان و شەقامەکان نەبوونی سیمایەکی شایستە و گونجاو بە سەنتەری شاری پارێزگاکە پرسیار ڕوبەڕووی سەرۆکی شارەوانی ئەم پارێزگایە دەکەینەوە. بۆچی هاوڵاتیان گلەییان هەیە لە کەمی خزمەتگوزاری لەم پارێزگایەدا ئێوە تا چەند دەستکراون لە پەشکردنی پرۆژەی خزمەتگوزاری بەم پارێزگایە؟ هاوڵاتیانی مافی خۆیانە کە داوای خزمەتگوزاری بکەن دوای من بۆ خۆم معنیەکێک لەو ڕۆژانەی کە ئەمڕۆ زۆرترین خەڵک هات داوای قرتاوکردنی کۆڵانەکانیان و ئاوەڕۆیان لێکردم بەڕاستی بۆ خۆی ینی من ئەڵێم زۆر تاوانێکە من بۆ خۆم شەرمەزارم بەرامبەر بەهەوە هاوڵاتیانە داوای لێبوردنم هەیە بۆیان کە نەمانتوانی وە هەتاکوم ئێستا وەک پێویست خزمەتیان بکەین دوای 32 ساڵ لە گەڕانەوەی خەڵکی هەڵەبجە داوای ئاوەڕۆ بکات ئەمانە بەڕاستی هەر هەمووی ڕاستە قەیرانی دارایی هەبوو بەڵام من گلەی یەکم هەیە بەڕاستی وەکو خۆم وەکو بەندەیەک نەک وەکو سەرۆکی شارەوانی وەکو هاوڵاتێکی شاری هەڵەبجەی
لە کاتی گەڕانەوەی خەڵکی هەڵەبجە بۆ زیێتی خۆیان حسابێکی تایبەت بۆ هەڵەبجە نەکرا بودجەیەکی تایبەتی بۆ هەڵەبجە دانرا بۆی بتوانین ئەم شارە کە ئێستا ناسنامەی گەری بەڵام کوردەکە ئەم پراوێز خستنی هەڵبجەوە چی دەگەڕێتەوە ململانی سیاسی بەدڵنیایەوە هەڵەبجە جارێککە باجی ململانە سیاسەکانی یا هەر بە شەڕی ناوخۆوە هەر بە شەڕی جوندل ئیسلامەوە کە لەم سنوورەیە بوون بەڕاستی ئەمانە هەمووی جارێکی کە بوون بەهۆی ئەوەی کە هەڵەبجە لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی ئاوادانکردنەوە دوا بکەوێت ئێمە ناڵێن حکوومەتتی هەرێمی کوردستان هیچی نەکردووە حکوومەتتی هەرێمی کوردستان ئیشی زۆر باشی کردووە لە دوای 2023 قۆناغ بە قۆناغ بەڵام هێشتا لە ئاسی تمۆحی خەڵکی هەڵەبجانێ گەنجی هەڵەبجانێ لە بروی پێویستمان زۆر بەوە زیاتری ڕاستە زانکۆ لێرە کراوەتەوە یاریگای نێودەوڵەتی هەیە پەیمانگای هونەرە جوانەکان یەکێک بوو لەو ئیشە جوانانەی کە حکوومەت کردی بۆ جارێکی گەڕانەوەی سیمای هونەری و ئەدەبی بۆ ئەم شوێنە و گەنجانمان پەروەردە بکەین بەڵام هێشتا لەم کاتەیە لەم ساتەیە کە ئێستا لەگەڵ بەڕێستا قساکەم هێشتا ئێمە پێویستیمان بەکاری زۆرتر هەیە من حەزەکەم یەکشت بە بەڕێستان بڵێم ئێمە کاتی تاوانی کیمیابارانی هەڵەبجە ڕووبەری هەڵەبجە 7 کیلۆمەتر مربع بووە ئێستا 32 کیلۆمەترە واتە ئێمە لە مرکزی شارە هەتا ئێستا کێشەی هەنێ شوێنمان هەیە ئاوەڕۆی نییە یاخو کێشەی قرتاوکرد و کۆنکرێتکردنەوەمان خاتی گەسان بەڵێ ببوورە دەتۆستێنم ئەو مامەڵەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی شارەوانیەکی پارێزگاکانی دیکە سلێمانی یاخود هەولێردەکە هەمان مامەڵەش لەگەڵ ئێوەیە دەکرێت لە دەستکراوەی یا لە دابینکردنی بودجەی پێویست بۆ پرۆژە خزمەتگوزاریەکاندا مەسەلەی مامەڵەکردن من لەم ڕووی مامەڵەوە یەک مامەڵەیە بەڵام لە ڕووی خەشکردن و لە ڕووی پێداویستیەکانەوە گرفتمان هەیە ئێمە بۆچی بۆ ئێوە خەرج ناکرێت ئەو بودجەیە ئێمە هەنێک بودجە هەیە شارەوانەکانی کە زۆر خەڵک ئەو گلەیی بەڕێست دەکەن زۆر جار ئەوان لە داهاتی خۆیان ئیشەکەن مەسەلا لە داهاتی خۆیان بۆ نمونە شارەوانێکی هەڵەبجە مەسەلا ئێمە ساڵی ڕابردوو 240 ملیۆن داهاتمان هەبووە ئێمە مەسەلا ئەگەر سەیری پارێزگای هەولێر و سلێمانی دووەم بکەی هەر یەکیان 18 ملیار 13 ملیار 20 ملیار یعنی من پێم خۆشە 100 ئەوەنەشیان هەبێت لە بەروی هەر شارێکی کوردستان ئاوادانەکەنەوە جێ خۆیەتی من لێرە سوپاسی شارەوانی هەولێر و سلێمانی بکەم بە تایبەتی کە ئێمە باسی داهاتی کەمی هەڵەبجەمانە کرد هەر یەکەیان لە داهاتی 2018یانێکی 100 ملیۆنیان بە هەڵەبجە دوو گەڕێکی مرکزی شاری هەڵەبجەی پەنجاکان و چلەکانمان پێ کۆنکرێت کردووە یعنی جێ خۆیتی کە ئێمە سوپاسی ئەوانە بکەین بەڵام ئێمە بۆ خۆمان جگەلەوەی کە داهاتمان کەمە ئێمە میزانێشمان کەمە واتە پێشینەمان کەمە بۆ خۆتانزانە قەیرانی دارایی لەم 4 ساڵەیە کە من سەرۆکی شارەوانی بووم بەداخەوە قەیرانی داراییژێکێک بوو لەوانی کە جارێککە ئێمە تووشی نەهامەتی خزمەتکردنی هاوڵاتیان بین لە ڕووی خزمەتگوزاریەوە ئێمە پێشتر ماگانە ئەتوانی پێشینەی 5 ملیۆن سەرف بکەین ئێمە ئێستا بۆمانەیە 8 ملیۆن سەرف بکەین 8 ملیۆن بەشی گاز ناکات بەشی سیانەی سیارە ناکات بەشی ئەمانە یعنی وەها ئەکات کە تۆ نەتوانی خزمەتی هاوڵاتیان بکەی وەک پێویست بەڵێواتە بودجەی دیاریکراوی پارێزگایەکی گەورە و گرانی وەکو هەڵەبجە بەداخەوە لەمان 8 ملیۆنە یعنی کە بەشی هیچ ناکات بەڕاستی یعنی ئێمە بەداخەوە زۆر جار قەرزاری ناوبازارین قەرزاری دوکانارین مەسەلا سیارە تای ئەتەقێت تۆ بێ فەورەن چاکیکەی مەسە جاری وایە گرفتمان بەدەستەوە بۆ کە بودجەیەک نەبوو بتوانین باتریەک بۆ سیارەیەک بکڕین مەسەلا ئێمە سیارەی گەورەمان هەیە شۆفەر حەفارەمان هەیە گرێدەرمان هەیە سیارەی گەورەمان ئەمانە هەمووی پێویستی بە ئیدامە و بە سەرفات هەیە ئەگەر بێت و خزمەتی نەکە سیارەکە پەکێکەوێت بەڵێ دیارە ئەمە بە شێوەیەکی مەیدانی سەردانی زۆرێک لە کۆڵانەکانمان کردووە ڕێگاوبانەکانمان بینیوە وەزی خزمەتگوزاری وەکو پێویست نییە لەم پارێزگایەدا ئەمە دیارە بەشێکمان زانی بەهۆی ململانەی سیاسی هەیە ئەی لەسەر ئاستی دەرەوەدا خود حکوومەتی عراق هەوڵ نەدراوە لینکێ دروست بکرێ بۆ ئەوەی هەڵەبجە بە بەراورد بەم قوربانەی داوێتی چاوێکی لێ بەسەدا بخشێنرێتەوە بڕێپارێکی باشی بۆ دابی بکرێ بۆ بژاندنەوەی کەرتی کشتتوکاڵ لەم دەفەرە چکەمەزەوەیەکی باشی کشتتوکاڵی هەیە لە هەمان کاتدا ڕوبەرێکی باشی هەیە بۆ بەرهێنانی کۆمەڵێک میوەجاتێکە دەکرێت لە داهاتووی شێسە بکرێت هەوڵی ئێوە چی بۆ لەم بابەت هەیە بەڵێ سەپارەت بە ڕێکخراوەی و دەوڵەتەکان سپاس ئێمە جێ خۆیتی لێرا زۆر سپاسی هەردوو ڕێکخراوی NDP و لەگەڵ جیئازیەتی ئەڵمانی بکەین کە بەڕاستی ئێمە نزیکەی 3 ساڵە ئەو پرۆژە خزمەتگوزاریانی ئەتوانم بڵێم لە ساڵدا 80 لەم شارەیە جێبەجێ ئەکرێت لەسەر بودجەی ئەوانە کە بە شێوەیەکی خێرخوازی بۆ هەر شوێنێکی ئەکەن کە ئاوارەی تیابێت دیارە ژمارەیەک زۆر لە ئاوار لە سنووری پارێزگای هەڵەبجە نیشتە جێ
جێبوون بە قەزا و ناحیەکانیەوە خۆشبەختانە لە ڕێ ئەوانەوە توانی ومانە خزمەتی زۆرمان بکەن لە ڕووی ئاوەڕۆ و لە ڕووی کۆنکرێتکردن و قیر و شۆستەوە هەوڵێکی باشیان هەوە لە مەسلەی گەشت و گوزاری بڵین لە مەسلەی کوشت و کاڵی دیارە بۆ خۆتان ئەزانن دەشتی شارە زۆر پێنجامین وڵاتە لە جیهانە بۆ پیتی و بەرەکەتی خاکەکەی ئەوەش دیارە وەزارەتی کوشت و کاڵ پێم وایە هەنگاوی زۆر باشی ناوە ئیشی باشی کردووە لە بەرنامەیانە کە بتوانن سوودێکی زۆر باش لە زەوی کوشت و کاڵەکان یاخود لەگەڵ خاوەن زەویەکانە گفتوگۆ بکەن هەرچەند ئەمە پەیوەندی بە بەڕێوەبەراتی کوشت و کاڵەوەی بەڵام من لە نزیکەوە ئاگام لێ پێم وایە لە جموجۆڵێکی باشان ئەوە لە هەفتەیدا تۆ پێم وایە لە حەڤەی مانگایە هەموو ساڵێک مەراسیمێکی خۆیانیان هەیە خستنە ڕووی بەروبوومە کوشت و کاڵەکان و جوتیارەکان بە هەموو بڵێن سەرچاوەکانیانەوەی سەرچاوی بەخێوکردنی پەلەوەریان هەیە و کوشت و کاڵ و بەرهەمێنانەکانە پێم وایە لە هەفتەی هایندەیە فستیڤالێکیان هەیە بۆ ئەومە بەستە بەڵێ خات و کێستان بەشێکی قسەکانتەوە بە من دەڵێ هەمان گلەی و گازندەی کە هاوڵاتیان هەیە ئێوە شک و سەرۆک شارەوانی هەڵبجە هەمان گلەی و گازنتان هەیە دوجار مامەڵە نەکردنی هەرێم و ناوەند وەکو پارێزگا لەگەڵ هەڵبجەدا بەکوێدا یەکلایی دەبێتەوە ئێوە چی دەکەن بۆ ئەوەی لە داهاتوودا وەکو پارێزگایەک ماوەڵ لەگەڵ ئەم شارەدا بکرێت دیارە بوون بە پارێزگای هەڵەبجە بوون بە پارێزگا بوونەکەی لە ڕووی معنەویەوە بەڕاستی بۆ خەڵک و دانیشتوانی شاری هەڵەبجە بۆ خۆی گرنگێکی زۆری هەبوو دیارە هەڵەبجە بەهۆی ئەو قوربانی کە یاوێتی کرا بە پارێزگا جی خۆیەتی کە بوون بە پارێزگا بوونەکە بسلمێنین بە واقع کە هەڵەبجە بکەین بە من هەموو جارێ وام وتووە پێویستە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و حکومەتی ناوەندە چ حکومەتی عێراقی هەردوو حکومت قەرزاری هەمومان قەرزاری شاری هەڵەبجەین لەبەرەوە هەڵەبجە بوو بە ناسنامەی گەلی کورد هەڵەبجە بوو دۆزی کوردی بە چەنەها ڕووی نێودەوڵەتیا کردەوە بۆیە ناسنامەیەک بۆمان ئەبێ بە شێوەیەکی وها خزمەت بکرێت کە بکرێت ببێ بە بووکی کوردستان بە هیوام لە ئایندەیە ئەو ناوەی لێ بنرێت خزمەتی بکەن لەسەر جەم بوارەکانە بەداخەوە یعنی هەتاکوم ئێستا وەک پێویست بوون بە پارێزگا بوونەکەی هەڵەبجە و نەچۆتە قاڵبی خۆیەوە لە زۆر مامەڵەکردنا بەداخەوە حسابی ئەوە ناکەن کە هەڵەبجە ناوێکی بێناوەڕۆک بووە پارێزگا بەداخەوە ناتوانین بڵین بێناوەڕۆک بۆ ئیشی بار ئیش کراوە بەڵام ئیشەکان بڵین لە ئاست قوربانەکەی هەڵەبجانە بوو کە ئەو ناوەیان پێبەخشی ڕاستە هەڵەبجە پایتەختی ئاشتیە یعنی گرنگە کە بوو بە پایتەختی ئاشتی لە دەستورەکە بەپێی ئەو بڕیارێک کە پەرلەمان بڕیاری لەسەرەوە ئەبێت چەنەها کۆنفرانسی ئاشتی و نێودەوڵەتی لەم شارایە بەسرێ بەداخەوە بەستەنها پایتەختی ئاشتەکەش بەستەنها وەرەقە بەستەنها قەڵەمێک بوو لەسەر نووسرا و ئەبوایە ئەوەش بە فعلی کاری پێ بکەین چەنەها فستیڤاڵی نێودەوڵەتی لەم شارایە بکرێ جاری وا هەیە کەسایەتێکی زۆر بەهێزی جیهانی کاتێکە سەردانی عێراقەکات یاخوێتە هەرێمی کوردستان یەکەم شوێن کە داوایە کە هەڵەبجەیە پێویستە ئێمە ئەو هەڵەبجەیەش بۆ شێوەیە خزمەت بکەین کە لە ئاستی میوانەکانە بێت لە ئاستی ئەو کەسانە بێت کە بە هەند وەریانەگرێن هەموو کەس کاتێکە میوانێکی یەتە ماڵی خۆشی ماڵەکەی بە شێوازێکی جوان ئەرازێنێتەوە بۆی لە ئاز میوانەکە بێن دانیشتوانی شاری هەڵەبجە ئەگەر نەک وەکو میوان حسابیان بۆ بکەیت کە زیێدی خۆیانە بەبێ ئەوەی حکومت بیان گەڕێنێتەوە خۆیان هاتن کەپریان لە کەلاوەکانی خوانیان دروست کرد شایستەی زۆر 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 لەوە زیاترن کە بتوانین خزمەتیان بکەین بەداخەوە من زەرجار هاوڵاتی خۆم خەڵکی شارەکەم یەکێکم لەو هاوڵاتیانی کە لە نەوەیەکەوە گەڕامەتەوە بۆ هەڵەبجە و بەبێ دابڕان ماڵم لێرەیە بەڕاستی جاری وایە کە هاوڵاتیانیت بۆ ئێرە من بە خۆم داوای لێبوردنیان لێکم شەرمەزارم کە نەتوانم وەک پێویست خزمەتیان بکەم هەمومان ئەو قەرزەی یەکەم کەسە بێ خۆمان گەینەوە ئەو قەرزە پێشەوەی بریتانیەکان ئەمریکیەکان فەڕەنسیەکان بەڵێ دیارە پێشتش باسمان کرد گلەی و گازندەی هاوڵاتیان لە پارێزگا هەڵەبجەدا لەوە دەکرێت کە وەکو پارێزگایەک مامەڵە لەگەڵ ئەم شارەدا ناکرێت دیارە بەشێکیشیان کەمی پرۆژە خزمەتگوزاریەکان لەم شارەدا وای کردووە کە دەڵێن خەڵکێکی زۆر لە هەڵەبجەوە بارکە بۆ دەرەوەی هەڵەبجە سەبارەت بە کێشە و گرفتەکانی پارێزگای هەڵەبجە و چۆنەتی مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم پارێزگادا ئێستا زۆر بەڕێز کاک ئازاد پارێزگاری پارێزگای هەڵبجەمان لەگەڵدایە کاگەزە سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ بەڕێستان سەرکەوتوون زۆر سپاس ئەگەر بەوە دەست پێ بکەین ئێوە وەکو پارێزگاری پارێزگای هەڵبجە لە مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند ڕازین لەگەڵ پارێزگاکەتان سپاس بۆ بەڕێستان دیارە حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارێکی ڕسمی لە حکوومەت و لە پەرلەمانی کوردستان بۆ بە پارێزگای هەڵبجەوە ئەمەش تەفعیل کراوە تقریباً لە سا 50 بۆ 60 لەلایەن حکوومەتی عێراقی فدراڵەوە ئێمە لە ئەدای حکوومەتی هەرێم بەرامبەر بە پارێزگابوونی هەڵبجە ڕازین بەڵام گلەی و گازندەمان لە حکوومەتی عێراقی فدراڵ هەیە بەڵێ کاکەزە ئەگەر ئەمە گلەی بەشێکی زۆری هاوڵاتیانە دەگوترێت
بە پارێزگاربوونی هەڵبجە تەنها نووسراوی سەر کاغزە وەکو پێویست ئاوری لێ نەدراوەتەوە. ئێوە تا چەند دەستواڵان لە پشتکردنی پرۆژەی خزمەتگوزاری بۆم پارێزگایەدا، ئایا هەمان مامەڵەی کە لەگەڵ پارێزگاکانی سلێمانی هەولێرا دەکرێت لەگەڵ هەڵبجەشا دەکرێت؟ بەڵێ بەتەکید هەمان مامەڵە لایەن حکوومەت هێرێمەوە دەکرێت. خەڵک بێ بە داتا قسە بکە. خەڵک بەسەرەن تۆ ڕۆی کەسێکە بینی لە عمری دایشی منایە پرسیاری لەکەی ڕێی چیە بەرامبەر کورسانی ڕۆژاوە، ئەو نازانین ڕۆژڵات کامێ ڕۆژاوە کامەیە. باوەجان با من شتێ بەڕێسان بڵێم، ئەم هەڵبجە کە ئەبێ پارێزگار لە سیوێکی 12/2013 و پەرلەمانی کوردستان لە 4 سی 2014 4 سی 2014 بە تاریخی کاتە 5 ساڵ و 5 مانگ بۆ بە پارێزگا. ئەم 4 سی کە ئەبێ پارێزگا دەی 6 داعش مووسڵەگرێ کە داعش مووسڵەگرێ نەو دابەزێ دۆلار دابەزێ بینی عێراق و هەرێم ئەبێ بە ئیشکال و شەڕیەتە جەلەولا دێتە خانەقی دێتە کەرکووک دێتە شنگال. لەبەر ئەوە وەسعێک هەڵبجە ئەبێ بە پارێزگا کە قەیرانی دارایی ئیداری سیاسی تووشی حکوومەتەکەمانە بێ. بۆیە ئەبینی ئەوە ڕەنگاتەوە لەسەر هەمووی. من محافەزێک بە تۆڵم ناوی دووەکە دۆک ساڵی 69 بۆ بە محافەزە ئیسە 2009 واتە عمری مەحافەزە بوونی دۆک 50 ساڵە واتە نیو قەرنە. لە دووەکە پێویست بە حەدیقەیە بیکەیتەوە، پێویست بە مەکتەبە بیکەی، پێویست بە جادەیە ڕاکێشی، پێویست بە خزمەتگوزاری بیکەی. پاش 50 ساڵ تۆ توێ پاش 4 ساڵ هەڵبجە بێ بە محافەزەی وەکو دۆک نابێ، وەکو هەولێر نابێ، وەکو سلێمانی نابێ. بەڵام لەوانەیە بارودۆخی هەڵبجە تۆزی تابێتتر نەبێ بەهۆی ئەمڕۆ داوە نەخوازراوی بەسەر هەڵبجە هاتووە و کۆمەڵی خەڵکی زۆر خۆی هەڵبجە لەبەر ئەوە بێ پارێزگا کە خاوەنی شتێکی چیمیاباران و چەیدبوونی چیمیاباران و خاوەنی مناڵانی ونبوو خاوەنی بریندارانی چیمیاباران و کەسوکاری چیمیابارانە. یعنی ئەگەر کەیسی چیمیاباران لە هەڵبجە دابڕی هەڵبجە ناکرێت بە پارێزگا. باو حقەتە لای هەمووانی هەڵبجەیی لای ئێمەی خەڵکی شارزوو لای خەمەی خەڵکی وەرەمانە بێ. حکوومەت هێرێم لەبەر خاتی تراژیدایەکی گەورە کە پێوتێ 16 سێشتاوەشت چیمیابارانی شارێکە کرێ 5,000 کەس شەهید دەبێ 10,000 کەس برینارە بێ 200 مناڵون ئەبێ نزیک بە 70,000 نەسەمەی هەڵبجە شارەزوو وەرەمان ئاوارەی وڵاتانە بن. هەڵبجە یەچێتە ئێران، هەڵبجە یەچێتە سلێمانی، هەڵبجە یەچێتە هەولێر، هەڵبجە یەچێتە هەڵبجەی تازە، هەڵبجە یەچێتە ئەوروپا. ئێمە سەرقەبرانمان لە هەڵبجەی تازە هەیە، هەڵبجەی لە هەولێر هەیەی، لە سلێمانی هەیەی، لە هەڵبجەی شەهید هەیەی، لە ئێران و ئۆردوگاکە شەمانە، لە ناو تارانی سەرقەبرانی شەیدانمانەیە. بۆیە کارەساتی گەورە بەسەر هەڵبجاتەوە. هەڵبجە کەوێ بە پارێزگا ئشکالی قەیرانی ئیداری دارایی ڕۆکاتە ئەم حکوومەتە. بۆیە ئێستا حکوومەت هێرێم نزیک بە 7 مانگە 8 مانگە مۆزەفێک فەرمانبەرێک مامۆستایەک موچەکەی خۆی بەبێ پاشەکەوت وەرەگرێ. بمانوێ بە 5 ساڵ هەڵبجە بکەین بە پارێزگا حتا ئەگەر ئەم قەیرانیش وایە 5 ساڵ عمر نییە بۆ پارێزگا بوون. ئەوە بێ حقەتێکە بیزین یعنی شتێکی تعمیم نەکەین بڵین هەڵبجە حبرە لەسەر وەرەق نەخێر حبر لەسەر وەرەق نییە. بەڵێ کاکەزات ئەگەر جەنابەت ئاگاداربی لە ماوەی ڕابردوودا حکوومەتی عێراق وەفدی بەشێکی زۆری پارێزگاکانی بە سەردانێک نردبۆ چین، بەڵام لە هەمان کاتدا هەڵبجە وەکو پارێزگایەک ماوە لەگەڵ نەکاو نوێنەری خود بڵێن پارێزگاری ئەم پارێزگایەتیان نەبوو. هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا ئەمە نیشانەی ئەوەیە کە حکوومەتی عێراق دان بە پارێزگاربوونی هەڵبجە دانانێت؟ بەڕێز جەنابی دکتۆر عادل عەبدولمەجید پێی وایە هەڵبجە پارێزگار نییە. بۆچی لەبەرچی ئەوە بێ حکوومەت هێرێمی کوردستان مدعی بێ لەسەرەوە، پەرلەمانی کوردستان مدعی بێ لەسەرەوە. پێت وایە کەمتر خەمبوون یارمەتیمە فراکسیۆنی کوردیەکان ناوی کۆمەڵە، ناوی یەکگرتووە، ناوی یەکێتیە، ناوی پارتیە، ناوی گۆڕانە، ناوی نەوەی نوێیە، ناوی هەچ فراکسیۆنێ مدعی بێ لەسەرەوە. خوان ناگرێت فراکسیۆنە کوردیەکان بە خلافی دەنگیان بە خلافی ڕەنجیان لەسەر پرسی هەڵبجە کۆکن. ئەبێ فراکسیۆنی کوردی لە پەرلەمانی عێراق ڕازی نەبێت هەڵبجە پارێزگانیە. ئەبێ حکوومەت هێرێمی کوردستان مامەڵی لەگەڵ حکوومەتی عێراقی فرد ڕازی نەبێت هەڵبجە پارێزگانیە. ئەبێ وزارەتی ناوخۆ لەگەڵ وزارەتی ناوخۆ پێی بڵێ. یعنی ئەبێ ئەم کەیسە مەسەڵەن جەنابی بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەتی هەرێمی سەرۆکی کۆمارە، سەرۆکی کۆماری فیدراڵە فەخامەتی ئەبێ مەسەڵەن مزەکەرە با بە حکوومەتی مرکزی بە جەنابی بەڕێز عەبدولمەجید ئەبێ مامەڵی پارێزگا لەگەڵ هەڵبجە بکەن. یعنی ئەم ئیشکالە لای من لای بەڕێزت یا لای لایەنێکی سیاسی نییە، ئەمە ئیشکالی ئیداریە. ئەم ئیشکالە ئیداریە بە پلەی یەکەم حکوومەتی هەرێمی کوردی و پەرلەمانی کوردستان و نوێنەری فراکسیۆنە جیاوازەکان لە پەرلەمانی عێراق بەرپرسن کە دەنگیان بگەیەنە شوێنی مەبەست و دەستکەن بە چاوی کاربەدەستانی حکوومەتی عێراقی فیدراڵە لەسەر بە پارێزگابوونی هەڵبجە. بەڵێ کاکەزە بەڵام دوجار لەناو خۆی هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێمی کوردستانیش بەم دوایانە لە وەزارەتی ناوخۆ بڕیاری دەرەچێ هەر پارێزگای و ڕەنگی تایبەتی بە تەکسیەکان بۆ دیاری دەکرێت. لە هەمان کاتیشدا هەڵبجە
وەکو پارێزگایەک ماوەڵ لەگەڵ ناکردەوە دیسانەوە ئەوە ڕاستکەینەوە بەڕێستانی پارێزگای هەڵەبجە ڕەنجی تایبەتیە دوای ئەوەی کە ژمارەی مرورت ژمارەی با بڵین هاتوچۆت ئەکەوێتە بازارەوە ئێمە ئێستا نزیک بە 10 ژمارمان کەوتۆتە بازارەوە بە تەمایل لە 22 مانگە ژمارەیەک بفرۆشین دوایەوە خەڵک دەستی واڵا بێ بۆ ژمارەکان داوای لۆگۆ و ڕێنجیان لێ گرتوین هەڵی بژێرین بەڵام لە ڕەنگەکەی سلێمانی نەبێت کە اختیاران کرد لەوەی هەولێر نەبێت لەوەی دۆگ نەبێت واتە هەژ ڕێنگەوانە بژاردۆی خۆیانە ئەمە بە سێ مانگی داهاتوو هەڵەبجە خاوەنی ڕەنجی تایبەتی خۆیەتی و خاوەنی لۆگۆی تایبەتی خۆشی بەڵێ ئەی سەبارەت بە پێکەنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە ئەم پرسەکەی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە ئەوەنەی کارێکی سیاسی ئەوەنە کارێکی ئیداری و قەزایی و حکومی نییە بۆ چونکە هەڵەبجە ئوسوڵیان پارێزگای هەڵەبجە بابرین هەڵبژاردننی انتخاباتی بۆ ئەنجومەنی پارێزگا نەکردووە تا بزانین ڕەنگە جیاوازەکان لایەنە سیاسەکانی چە کورسیانەیە وەکو چۆن لە سلێمانی لەولێر دووەکرا بێن حەسی خوان وەرگرن بۆیە چی کرا بوو بە ئەبێت تەوافقی سیاسی بکرێ و بە حیوار بێ لایەن لایەنەکان یەکێتی پارتی گۆڕان کۆمەڵ یەکگرت و حتا لێرە بستنەوەی ئیسلامی حیزبی شوعی سۆشیالیست ئەمەش ئەبێت تەوازن هەبێ و ئەبێ هەماهەنگی هەبێ ئەم تەوازن ومانجێ لایەنە سیاسەکان نیکەن لایەنە سیاسەکان ڕێکەون لەسەر ئەوەی فۆرمێکی بۆ هەڵەبجە سێ کورسی بۆ فلان چوار بۆ فلان دوو بۆ فلان یەک بۆ فلان فلان بۆست بۆ فلان ئێمە جێتی تەنفیزین ئەڵین بەسەر سەر و بەسەر چاو بۆیە بەڕاستی کەی لایەنە سیاسەکان ڕێکەوتن ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش دامەزدێ بەڵێ کاکەزات دیارەمە گلەی بەشێک لە هاوڵاتیانە بەپێی هەندێ زانیاری لە بەدەستی منیشدا هەیە دەگوترێت بەشێکی زۆری خێزانەکان ئەوانەی لایەنی مادیان باشە ئەم پارێزگا بەجێ دەڵ دەچن لە پارێزگای هەولێر نیشتە جێ دەبن بەشێکی زۆری سەرمایه‌دارەکانیش ئامادەن لێرەوە بەرهێنانکەن ئێوە چی دەکەن بۆ هاوکاریکردنی سەرمایه‌دارەکان بۆ ئەوەی دەرفەتی کار بۆ گەنجان لەم پارێزگایە زیاتر بێت و بەرهێنان ببوژێنێتەوە جارێکی یەکەمیان بەنسبەتەوە بە داتا قسە بکەین نسبەی ئەو خێزانانەی کە لە ساڵی 2017 یان ساڵی 2016 باریان کردووە زۆر زۆرترە لەو خێزانەی کە ساڵی 2019 باریان کردو ئەمە دارێکە خەڵک وەک پێویست دابڕە دوم خەڵکی وایە کوڕەکە یەکی توپ ئەویشانەچێتە یەکی کولی علوم کچەکەی ناتوانێت مەسرفی بکات لە سلێمانی بێ و لێرە بێ شوێن کوڕکچەکەیەکی بۆی خوێن تاواکەن ئەژێتە سلێمانی ئەمەش خاڵە خەڵەکان خاڵێکی کەش بەڵێ لە هەڵەبجە وەک پێویست هەکالی کار نییە وەک پێویست بەرەمێنان نییە وەک پێویست کارگە نییە وەک پێویست کار و ئیژ نییە ئەمە پێویستی بەچی هەیە وتمان ئێمە بتوانین وە بەرهێنانی خۆمان تەشجیع بکەین و بەرهێنانی بیانیش تەشجیع بکەین کە بتوان لێرە کار بکەن و بەرهێنانیش ئەو کەسی کە خاوەنی سەرمایە یەکی لە کارەکان دوو کاری ڕئیسیە یەکەمەش کارێکا بێ بۆ ئەدی اقتصادی هەبێت واتە ئەبێ ئەم کارێک نەکا وەکو خێر بڕوە یعنی ئەبێ کارێ بکات بەرهەمی ئابووری هەبێ و قازان چکە دوو هەمیش ئەبێ ئەو کارە لە شوێنێک کە ئیکات بزانێت ئەم کارە تا چەند زەرورە بۆەوێ یعنی تو ئایا معمەلێکی ئاوی تەماتە لە هەڵەبجە بکەیتەوە معمەلێکی ئەلمان لە هەڵەبجە بکەیتەوە مادەی ئەوەلی هەیە لێرە بەڵێ هەیە ئەم معمەلە چەند ئەنتاجەکە و چەند سەرف ئەبێت ینی بەڕاستی سەرمایە و سەرمایە گوزار پارەکەی یا ڕەسمالەکەی خۆی بەبێ جەدوای ئیقتصادی بەکار نایەنێ کەی توانیمان ئێمە ێساچێ دووسایدی هەڵەبجە سەیسایەک شارە زۆر کراوەتەوە ئەمە کاراسەرێ بۆ نەقڵ کەی بتوانین ئەم پردی تۆخود کە پارەی بۆ دەچۆن نزیک بە 8 میلیۆنە و واژ میلیۆنەکە شەرەوە بێتە سەر خەزیێنەی هەڵەبجە و ئێرەش بکرێت ناو چەندەر و جادەی هەڵەبجە بۆ دەربەنی خان لێ بدرێت واتە لە سەیتەری هەڵەبجە بۆ دێ میرەدەیە کە چارەکی 20 دقیقە خوارد دەربەنی خانە ئەمە بۆ خۆی کار ئاسانیە کەی بتوانین بازارچەی سازان بکەین و بازارچەی تەوێڵە ببوورە مەرزی تەوێڵە شۆشمە و مەرزی کە هەورامان کە 100 ساڵ عمرێتی بکەین بە مەرزێکی ڕسمی ئەمانە هەلی کار باڵێ ئەمە دوو دانیشتمانەکە پارێزگای کرماشانە کردو ئەخی دانیشتان ڕۆژنەوە پێش پارێزگای لێرە بوو یادداشتمان ئیمزا کردو لیژنەی بە دواداچوونمان کردو چی لەسەر شانی ئێمە بیکەین چی لەسەر شانی ئەوانە بیکەن چونکە مەسەلەی ڕێگەریەکان ئەفۆن بوورە ئەمە سەبارەت بە مەرزەکان ڕێگەریەکان لەلایەن حکوومەتی عراقییان لە مەسەر ڕێگری نییە مەسلەی مەرز مەسلەی سیادی نێودەوڵەتیە تۆ بەڕێزت مەرجەکانی یەکەم شت لە دەرەوەی مەرجە ئەبێ سیاسەتی ئەمنی قومی وڵاتی کۆماری ئیسلامی سیاسەتی قومی سیاسەتی ئەمنی قومی وڵاتی کۆماری عێراق جوود بێ لەکردنەوەی مەرزێکە ئەمە یەک یعنی ئەبێ ئەمنیەتی پارێزراو بێ اینجا وزارتی خارجی ئێرانی وزارتی خارجی وڵاتی عێراق اینجا وزارتی ناوخۆی ئێران وزارتی ناوخۆی وڵاتی عێراق اینجا حکومەتێرم یعنی کردنەوەی مەرز بریتی نییە لە دارێک کە لە سەیتەرەکە لایە با من بڕۆ یعنی ئەگەر کۆماری ئیسلامی بزانێ ئەم مەرزە لە قازانجی تەبادولی اقتصادیەتی و خزمەت بەم ئابڵ و قابریەکە لەسەرەتی کاتەوە
واگەر بزانێ بەیانی خوانە خواستە کەشتی وانە دەبابە لە هەڵەبجەوە ئەڕوا بۆ خوڵماڵ و دەبابەی ئەمریکی ئەڕوا بۆ بیارە و ئەڕوا بۆ تەوێڵە و لێ ڕابۆ دوو نایکاتەوە وایە لەبەرەوە ئەم مەرزکردنەوە و بە فەرمی ناساردن و هاتوچۆیە ڕەتی بە محافزی کرماشان بەتەنها محافزی سلێمانی بەتەنها محافزی هەڵبجە بەتەنها نییە یەکەم کردنەوەی مەرز ئەبێ جوود بێ لەگەڵ ئەمنی قەومی ئەو دەوڵەتە ئێران دەوڵەتێکە لە ناو چوار قاڕایە ئێران دەوڵەتێکە یعنی پێگەی نێودەوڵەتی پێگەی ئیقلیمی پێگەی دەوڵەتداری خۆی هەیە ئەبێ بیر لێ بکاتەوە واکە بۆ دەوڵەتی عێراقیش ئەم شتە یعنی کردنەوەی مەرزێک ئێمە بە دوو دانیشتنی یا بە دوو سەردان ناڕوات جارە با پێش و بێ لە ڕێگرەکان بکەن با لەو بکەن بزانین مەبدەئێنە دوولا چی کراوە ئەتۆ یاداشتێکی توانین پیشان بێ لە یاداشتا کە خاڵی زۆر نزیک بوونەوەی زۆر ڕیالی زۆر هەیە بۆ کارە بەڵێ کاکەزات دەمەوێت لێرە ڕاجەنابێت سەبارەت بە خزمەتگوزارەکانی پارێزگای هەڵبجە بزانم ئایا لە داهاتوودا مژدەی دڵخۆشکرد چییە بۆ ئەم پارێزگایە بزەم جەنابەت لەم ڕۆژانەدا لە کۆبنەوەدا بووی لەگەڵ وەزیری ناوخۆی دەرێمی کوردستان پرۆژەیەک هەیە کە لێرەوە بۆ خەڵک ئێمە چینە لای بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ خواڵ ناگرێت ئیستیقبال و ئیستیعدادێکی زۆر باشی بۆ کاری هەڵبجە بوو چونە لای بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە کە جێدەسی دیارە لە جادەکردنەوەی جادەی دووسایدیا ئیستیعدادێکی زۆر برایانە و هەز بە مەسئولیەتانەیە بوو چونە لای بەڕێز وەزیری شارەوانی بە هەمان شکڵ چونە لای بەڕێز جەنابی کاکخوبات کە ئەو خاڵانەی داوامان کردو 1 2 3 4 5 لەسەر هەمی موافقەتی دابری ئێستا لە هەڵەبجە لە ماوەی ساڵێکا کە ئێمە وەکو تیمێکی شەکەین واتە من واتە جێگرەکەم واتە بەرز قایم خان بەرز بەڕێوەبەری گشتەکان بەڕێوەبەری ناحەکان توانیمانە جادەی تەوێڵە با بڵێن ئاوێسەر قیر بکەین کە جادەیەکەوە ئەمێکی پێنجەی ئەم ساڵ تاک و ئەمڕۆ کە ئەکاتە 13 هەرچی لێوەڕوا دوعای خێرەکە یەک دوو ئەم جادەی دووسایدێ ئێسا بە ئاسانی بەڕێزی پێیت ئەوەی ماوە خطوتی مروری هەندێک علامەتی فسفۆڕوانێ بۆ دانێت و تا سەلیمان بکەینەوە هەرچی لەم دووسایدەوە دێت بۆ شارە زوور بۆ هەڵەبجە بۆ رامان دوعای خێر بۆ تۆوەکە ئەمە پرۆژەی استراتیژین دووسایدی هەڵەبجە شارە زوور استراتیژیە تەوێڵە ئاوێسەر استراتیژیە پردی تۆقود لێدانی استراتیژیە ئێمە جادەیەکمان لێەوە بۆ ئاگربڕ لە بیارەوە بۆ لای بەڵخا ئەگەر سێری بکەی ئەو جادەی کە لێت داوە ئاگر بڕە ئێستا زەوی ئەو ناوچەیە کە جادەکە هەر بۆ ئاگر بڕە ناتوین قیری بکەین ناتوین چاوڕێژیکەین زەوی بەرز بۆتەوە نرخەکەی لەو سنوورە ئەمانە شتی استراتیژین ساڵ عمر نییە ساڵ 365 ڕۆژە جمعە و شەمەکەی لێ دەرکەی 200 ڕۆژ ئەمێنێ 200 ڕۆژ عمر نییە بۆ چوار پرۆژەی استراتیژی گەورە یعنی هەر بە ویژدانەوە بە ئێمە وەکو شتێکی زەمیری سێری بکەین بەڵام هەڵەبجە لە بەروی برینەکەی ئەوەنە گەورەیە 5,000 لێشەی دەبێ برینی ئەوەنە گەورەیە 87 کانشقانی هەیە شارە زوری هەیە هەورامانی هەیە برینی ئەوەنە گەورەیە 63 زایمستێق دێت برینی ئەوە گەورەی 74 ناپاڵم بارنەگرێت برینی هەڵەبجەوەنە گەورەیە ئەو سێ سایەقە ئەو هەورامانە ئەم هەڵەبجەی من ساڵی 1970 لە شانزەی سێوە چۆڵ و هۆڵە بۆ شانزەی هێشتاونەوە بۆ شانزەی سینەوە و بۆ شانزەی سینەوە یەک 3 ساڵ نەهامەتی بەسەر ئەم منتیقات بەڵام کاتی ئەوە نهاتوە بەشێک لەم برینە گەورەیە ساڕژ بکرێت باڵێ بێ حکوومەت هێرم هەمووی ساڕێژکات چکە قەرزاری هەڵەبجە و قەرزاری برینی هەڵەبجە و قەرزاری کەیسی هەڵەبجەیە بەس بیریشمان نەچێ حکوومەت هێرم ساڵی 92 تەشکیل دەبێ تا 2003 سەری ناوخۆ بووە نەهامەتی بووە ئەم وڵاتانە بوو بە کانتۆن یعنی بە سەراحەت بە برینەکان هەڵنەینەوە کانتۆنی هەڵەبجە چی لێ بۆ زانین دێگەڵە چی لێ بۆ زانین هەولێر بەدەست لە هەڵبجەدا بەدیەکرێت ملبنان ئەسبی هەیە لە ئێستا خۆشبەختانە لایەنە سیاسیەکان بە هەموو خلافێکیانەوە من سەدانی هەمویانم کردووە هەمویان پندیان لەگە منە باشە بە هەموو خلافێکیان لەسەر پارێزگای هەڵەبجە لەسەر ئاشتیبوونی هەڵەبجە لەسەر ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لەسەر تەسیعدان بۆ هەڵەبجە نەزەرد نەسەوز نەشین نەسوور نەسپی نەقاوەی نەمۆر بەقەد یەک زەڕە با بڵین کورتی یا مقەسیریان نییە ئەمە هیچێک لەو خۆشبەختانە کۆمەڵ هەز بە مەسئولیەتەکە یەکگرتو هەز بە مەسئولیەتەکە گۆڕان یەکێتی پارتێز بە مەسئولیەتەکەن سۆشیالیست حیزب شووی بزوتنەوەی ئیسلامی بە مەسئولیەتەکەن ئەم مەسئولیەتە ئەو ڕەنگە یاوەتەوە دروست بێ ئێمە 4-5 ساڵە محافظین هەنگاوی سەرەتاییەکان باشە تێپەڕاندنی ئاسۆی تێپەڕاندنی قێرانەکان دەرەکەوێ هیوادارین ساڵی کە ئەمڕۆ لە 14دا من تۆ مقابلە بکەین ئەم پردە تەواو بوو بێ بازاڕچەی سازان کرابێتەوە هەلی کاری زیاتر ڕخساوێ بۆ خەڵکی هەڵەبجە شارە زوور ئەورەمان بەڵێ کاکەزاد ئەگەر بکەم بە پرسیاری کۆتایی
لە کۆتاییدا جەنابەت چ مژدەیەکی لە خۆشکەرە یاخود چ پامێک هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تێ بگەێنی بۆ خزمەتکردنی زیاتری ئەم پارێزگایە؟ وڵا حکوومەت هەرێمی کوردستان هەڵبجێ کردووە پارێزگا ئەبێ حکوومەت هەرێمی کوردستانیش خۆی بە ساحیبی هەڵبجە بزانێ مادی معنەوی. واتە ئێستا خۆی بە ساحب نازانێت؟ ئاخر ساحب پێت بم کە خۆی بە ساحب زانێ مادی معنەوی، یعنی من پێویستم بەوە هەیە لە پەرلەمانی کوردستان و لە حکوومەتی هەرێم تەزدیقی بودجەیەکی ساڵانەم بۆ بکرێت، چونکە لە ئێستا بودجەی هەرێم وەکو 2014 هاتنی داعش 15 هاتنی داعش 16 و 17 ئەمانە نییە. ئێستا قەیرانەکان بەرەو تێپەڕان نەچن. ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکم بۆ دابنێ وەکو چۆن بودجەی چاک کردووە بۆ سەرجەم فەرمانبەران، ئەم بودجەیەکی بۆ بەرهێنار بێ، یعنی لەم بجا من بتوانم کارگەیە بکەمەوە، لەم بجا من بتوانم جادەیەک لێبم، لەم بجا من بتوانم با بڵین دەستی هەلی کار بۆ گەنجێک بۆ یەکێک بڕخسێنم. ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان هەڵەبجە بەپی ئەو خسە تایبەتی کەیەتی مامەڵی لەگەڵ بکە. یعنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لانی کەم 500 کەس بۆ سێکتەرەکانی زەراعە، سەحات، تەربیە، ئاوەدانی، شەیدان، با بڵێن ڕێگاوبان، شارەوانی بۆ هەڵەبجە دامەزێنێ. ئەم 500 کەسە ئێمە تەوزیعکەین بەسەر سێکتەرەکانە. من ئەزانم مەسەری دامەزانی فەرمانبەران قەیرانی مادی هەیە ئەمانە، بەڵام 500 بۆ هەڵەبجە و بۆ حکوومەتی هەرێم 500 ئاهێکە بۆ ئێمە، هەموو هیوای ئێمە نییە، بەڵام بۆ حکوومەتی هەرێمیش زۆر قورسنی. بەڵێ زۆر بەڕێز کاک ئازاد تۆفیق پارێزگاری هەڵبجە، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان بەم جۆرە گەشتنە کۆتایی تەوەری ئەم جارەی بەرنامەی بۆ دەداچوون کە تایبەت بوو بە ڕەوشی خزمەتگوزاری لە پارێزگای هەڵبجەدا تا بەرنامەیەکی دیکە و تەوەرێکی دیکە هەمووتان بە کامرانی دەستکەرین. خواتان لەگەڵ.